پێشانگای نێودەوڵەتی هایتێکس سبەی دەست پێ دەکات و ئەمە چوارم ساڵیانە کە بەردەوام دەبن. من بە وردەکاری زیاتر لەگەڵ بەڕێز ڕابەرکەریم ئەندامی تیمی ڕێکخراانی هایتێکس قسە دەکەم لە ستۆدیۆ لەگەڵ مامادەیە. کاک ڕابەر زۆر بەخێر بن. ئامادەن سبەی دەست پێکەن؟ ئامادەین. باشە، ئەمە چوارەمین ساڵتانە، پێمان بڵێ هایتێکسی ئەم ساڵ ناوەڕۆکەکەی چی تێدایە؟ هایتێکسی ئەم ساڵ دەربارەی بە دیجیتالکردنی عێراق و هەرێمی کوردستانە. زۆرترین ئەو کۆمپانیانەی کە لە هایتێکس بەشدارن دانەوێت پیشانی ژینگە و بازار و حکوومەتی بدەن کە ئامادەن بڵێ دەتوانن وەکو سەرچاوەیەکی بازار و سەرچاوەیەکی تەکنەلۆژی سیر بکرێن تاوەکو حکوومەت زیاتر پشت بە کۆمپانیان ناوخۆیەکان ببەستێت لەو بەرهەمانی کە دەیەوێت لە ساڵانی داهاتوو لە حکوومەت بە دیجیتاڵی بکات، بە تایبەتی لە هەویە دیجیتاڵی، لە بانکی دیجیتاڵی، لە دراوی ئەلکترۆنی، لە هەموو ئەو خزمەت گوزاریانی کە پێشکەشی هاوڵاتیان دەکرێت و خۆشبەختانەش هایتێکس لە سەردەمێکدا ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر فۆکەسی لەسەر بە دیجیتالکردنە و هاوکات لەگەڵ هایتێکس ئەو بابەتەش ئێستاکە لە هۆت تۆپیکەکانە لە بابەتە گەرمەکانی ڕۆژە. بەڵێ، خۆتان دەزانن وەگوتیشت کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیەدا هەوڵی بە دیجیتالکردنی دام و دەستگاکانی حکوومەت دەدات. ینی ئەمە تا چەند گرنگەوە ئێوە توانیوتانە هاواهەنگی لەگەڵ حکوومەت بکەن بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە زیاتر بڕاتە پێشەوە؟ خۆشبەختانە ماوەی 3 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە گەرموگوڕی بەشداری لە هایتێکس دەکەن و هەتا وەکو لە ناو هایتێکس بوتێکی زۆر گەورەشیان هەیە. هەموو ئەو وەزارەتانی حکوومەت کە خزمەت گوزارێکی تەکنەلۆژیان هەیە دێن لەوێ پیشانی خەڵکی دەدەن و نزیکتر لە خەڵک دەبنەوە و پرسیارەکان وەردەگرنکەوە خەڵک پێویستی بەچیە لە نزیکەوە لێ تێدەگەن و هایتێکسیش ئەو دەرفەتەی ڕەخساندیە بوویتە ئەو پلاتفۆرمە لە بینی حکوومەت و لە بینی سەردانیکەران. لە هەمان کاتدا ئەو پلاتفۆرمەیە لە بینی حکوومەت و لە بینی کۆمپانیاکانیش بە حکمی ئەوەی هەرێمی کوردستان هەرێمێکی سەلامەت و پارێزراوە لە ڕووی ئاساییشەوە وەبەرهێنەرە بیانیەکان زۆر حەز دەکەن کە وەبەرهێنانی تێدا بکەن، بە تایبەتی لە ئێستادا وەبەرهێنان لە تەکنەلۆژیا یەک لەو بابەتە هەر گەرمانەیە لە جیهان کە وەکو بەدیل سیر دەکرێت لە بۆ بابەتی خانوبەرە و لە بۆ بابەتی نەوت. جا ئێمە دەمانوێت هانی کۆمپانیا نێودەوڵەتیەکان بدەین کەوا بێن ئەو وەبەرهێنانە لە هەرێمی کوردستان بکەن و ئەگەر نیازی هاتنە ناو عێراقیان هەیە با لە هەرێمی کوردستانەوە بێن داخلی پارچەکانی دیکەی عێراق بن. بەڵێ، وڵاتە بیانیەکانەوەی کە وەبەرهێنانەکەن لە هەرێمی کوردستان دیارە حتمما وڵاتانی دیکە چەند هەنگاوێک لە پێشترن لە بواری تەکنەلۆژیا و بە دیجیتالکردن. ئەوان چۆن هەرێمی کوردستان دەبینن چی دەڵێن لەو بارەیەوە؟ ئەوان بە حکمی ئەوەی هەرێمی کوردستان لە سەرەتای هەنگاوەکەدایە ئەوان وەکو بازارێکی زۆر خام و زۆر گەورە دەیبینن، وەکو ئەوە دەیبینن کەوا ئەگەر بێت و هەر شتێک وەبەرهێنانی تێدا بکەن دەرەنجامەکەی دەبینن لە داهاتوێکی نزیک، وەکو وڵاتەکانی تر نییە کە دەرفەتی وەبەرهێنان تێدا کەم بۆتەوە. لە هەر دەرفەتێک لە هەر شوێنێک ئەگەر بڕۆی دەبینی سەدان وەبەرهێنەر تێدا کار دەکەن، بەڵام لە هەرێمی کوردستان چەمکی وەبەرهێنان لە تەکنەلۆژیا هێشتا نوێیە، هێشتان وەبەرهێنەرەکان نوێیە، بەڵام گرنگی پێدەدرێت. ئەمە بۆتە هۆی هاندان بۆ کەرتە بیانیەکان کە لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن. بێگومان هەر خودی ئامادەبوونی حکوومەت و ئامادەبوونی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان چەند ساڵە لە هایتێکس پاڵپشتێکی زۆر گەورەیە، جدیەتی حکوومەتی هەرێمی کوردستان پیشان دەدا بەرە و بە بابەتی تەکنەلۆژیا. جا ئەوەش وا دەکات کە کۆمپانیا بیانیەکان لەوە نەترسن کە بێنە ئێرە سەرڕای ئەوەی کە دڵنیان لە سەلامەتی لە ئاسایشی هەرێمی کوردستان کە ئەو گەرم و گوڕی حکوومەتیش دەبینن بە خۆشحاڵیەوە دێن بەشداری لە هایتێکس دەکەن، لە ڕێگەی هایتێکسەوە سەیری بازارەکە دەکەن، سەیری ئەو گەرم و گوڕی خەڵک دەکەن، زیاتر جۆش و خۆشدانگری و زیاتر هاند درێن لەوەی کە بێن وەبەرهێنان لە تەکنەلۆژیا لە هەرێمی کوردستان بکەن. زۆر باشە. کاک ڕابەر، با بێنەوە سەر باسی بەیانی. سبەی چەند کۆمپانیای بیانی، چەند کۆمپانیای ناوخۆی، چەند لایەن بەشداری دەکەن لە پێشانگاکەدا؟ لە کۆی زیاتر لە 120 بەشداربوومان هەیە ئێمە، نزیکەی 130 کۆمپانیاکان کۆمپانیای بیانین، بەشەکەی تری کۆمپانیای ناوخۆی. چ وڵاتێکەوە زیاتر؟ لە هەمانە لە ئیمارات هەمانە، لە تورکیا هەمانە، لە چاینا هەمانە، لە سین و لە زۆربەی وڵاتانی تر، لە ڤێتنام هەمانە، لە ئوسترالیا هەمانە، لە ئەمریکا هەمانە. کۆمپانیای زۆرمان هەیە کە کۆمپانیای وامان هەیە تەنها لە بۆ بەشداریکردن لە هایتێکس بە تەواوی سەفەر دەکەن، دێنە ئێرە 4 ڕۆژ دەمینێنەوە و سەیری هایتێکس دەکەن و دوای هایتێکسیش 3-4 ڕۆژ دەمینێنەوە، زیاتر سەیری بازارەکە دەکەن
بیر لەوە دەکەنەوە ئایا گونجاوە بەرهێنان لێرە بکەن یاخودنا. بەڵێ هیچ بەرهەمدارە بێ ئەم دیدارانە بۆ نمونە ئەوان کە دێن لێرە هیچ ڕێکەوتنێک دەکرێت لە نێوان کۆمپانیاوە بەرهێنەرەکان لە هەرێمی کوردستان و کۆمپانیا بیانیانی کە دێنە ئێرە؟ خۆی هایتێکس ئەو پلتفۆرمەیە بۆ نتوەرکینگە، واتە ئەو کۆمپانیانە لەگەڵ خەڵک ئەو کۆمپانیانە لە نێوان یەکتر ئەو کۆمپانیانە لەگەڵ کۆمپانیەکانی تر کە سەردانی هایتێکس دەکەن ئەو لینکە دروست دەکات کە بتوانن بنمونە وەکالە لە یەکتر وەرگن گرێبەستی ئیش لەگەڵ یەکتر بکەن. هەموو ئەوەش بە قازانجی ناوچەکەی خۆمان دەگوازرێتەوە لە زیادکردنی هەلی کار، لە زۆربوونی تەکنەلۆژیا نوێیەکانی جیهان، لە کرانەوەی چاوی خەڵکیمە، لە فێربوون لە بەکارهێنانی ترێندە نوێیەکانی تەکنەلۆژیا کە لە ئێستادا جیهان پێی گەیشتە. بەڵێ زۆر باشە. ئەم پێشانگایە چەند گرنگی بەوە دەدات کە هەلی کار بڕەخسێنێ، چەند دەتوانێت کە هەلی کار بڕەخسێنێ، پێشبینیەکانتان چییە بۆ ئەو 4 ڕۆژە؟ خۆی ئێمە هەمیشە داوا لە کۆمپانیەکان دەکەین کەوا بەشی HR-یان بەردەستخن لە ڕۆژانی پیشانگای هایتێکس، چونکە کوالیتی سەردانیکەرانی هایتێکس زۆر بەرزە، جا ئەوانیش دەتوانن کەسانی زۆر باش لەوێ وەربگرن. سەرڕای ئەوە ئێمە بەشی هایتێکس فیوچر ستارمان هێواتە ئەستێرەکانی داهاتووی هایتێکس ساڵانە چەندین پرۆژە لەوێ وەکو گەنج وەکو ستارتەپ بدێن کە شوێنیان بەخۆڕایی پێدەدرێت، بیرۆکەکانیان کە لە قۆناغەکانی ئەنجامداندایە سەرەتای قۆناغەکانن دێن ئەلەوێ بانگەشە لە بۆ بیرۆکەکەی خۆیان دەکەن، چەند کۆمپانیایەک دێن پاڵپشتی داراییان دەکەن. خۆشبەختانە لە پار 5 لەو پرۆژانە پاڵپشتی دارایی زۆر باشی وەرگرت و ئێستا لە ناو هایتێکس وەکو کۆمپانیا بوتیان هەیە. بەڵێ کاک ڕابەر ینی 3 ساڵی ڕابردوو هایتێکس ئەنجامدرا، کاریگەریەکەی دەرەنجامەکەی دەبینەوە لە ناو بازاری کاردا لە هەرێمی کوردستان؟ بێگومان، چونکە لە بیرمانە کۆمپانیای وا هەبووە سەرەتا لە هایتێکس بەشداری کردیە تەنها 9 مەتر شوێنی داگیر کرد بوو، 9 مەتر شوێنی بەکرێگرتە بوو. ئێستاکە نزیکەی 85 مەتر شوێنی هەیە لە گەورەبووندا ساڵانە خۆی پەیوەندیمان پێوە دەکاتەوە، دڵی کەی دەکرێتەوە، زۆر سوودم لێ وەرگرتیە، زۆر بەرچاوڕوونی بەرامبەر کڕیارەکانم زیاتر بووە، زۆر خەڵک زیاتر دەمناسی ئێستا، چونکە 4 ڕۆژی زۆر تێر و پڕی زۆر پرسەردانی کەرە هایتێکس لە ئێستادا کە هێشتا نەکرایتەوە 10,000 نەفەر بەس بە ئۆنلاین خۆی ڕەجیستەر کردیە، زیاتریش زۆر چاوی خەڵکی لەسەرە. زۆر باشە. کاک ڕابەر پلانتان چییە؟ ینی لە ئەم 4 ڕۆژەدا چی دەکەن؟ پلانەکە چۆنە؟ چەند پانێڵ پێشکەش دەکرێت؟ لە کۆی 4 ڕۆژی هایتێکس جگە لەوەی کە کۆمپانیەکان خۆیان پیشانی خەڵک دەدەن و بەرهەمەکانیان دەخەنە ڕوو، 3 بەشی دیکەمان هەیە. بەشی پانێڵەکان کۆنفرانسی هایتێکسە کە 7 پەنەڵی تێدا هەیە، هەموو پەنێڵەکانیش دەربارەی بە دیجیتالکردنە، چونکە ئێمە دەمانێت واقعیانە فکرکەینەوە، نامانێت بچینە لوتکەی تەکنەلۆژیا هێشتان لە قۆناغەکانی سەرەتامان نەبڕیە. فیمی پارساڵی هایتێکس بەرەو دیجیتال بوون بوو، بەڵام ئێستا خۆشبەختانە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێی نایتە ناو دیجیتال بوون، واتە قۆناغەمان ڕەتدا ئێستا لە سەردەمی بە دیجیتال بوونداین باسی ئەو ئاستەنگانە دەکەین کە لە بە دیجیتال بوونی هەر هەرێمێک، هەر حکوومەتێک، هەر وڵاتێک دێتە پێش. باسی کەرتی درا و کەرتە بانکیەکان دەکەین لە ڕووی دیجیتال، باسی ئارتیفیشەل ئینتەلیجەنس دەکەین، AI کە ئێستا ڕۆبۆتیکس و AI بوویتە ترند، ئەو بابەتی هاوشێوەی چات GPT و مەترسیەکانیان لەسەر داهاتوو ئەگەر زیاتر پەری پێ بدرێت. هەموو ئەوانە تۆپیکی زۆر گەورەتر لە ناو هایتێکس بە بەشداری چەندان کەس کە لە 15 وڵاتەوە کۆمان کردینەوە دێن لەسەر ستێجی هایتێکس قسە دەکەن. ئەوە جگە لەوەی کە شوێنێکمان هەیە تایبەت بە گەنجان، بەشی چوارەمیشان گۆشەیەکمان هەیە بە ناوی گۆشەی کەسە کاریگەرەکان، ئینفلوئنسەر کۆرنەر. گۆشەی کەسە کاریگەرەکان نزیکەی 20 کەس لەو کەسە کاریگەرانەی کەوا کەسانی بەناوبانگن لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە بەناوبانگ بوون، توانیان هەلی کار لە خۆیان و کەسانی دیکە دابینکەن، توانیان لە ڕێگەی پلتفۆرمەکانی تەکنۆلۆژیەوە بگەنە ئاستێک کە کۆمپانیەکان ڕێکلامیان لێ داوا بکەن. هەموو ئەوەش تەکنۆلۆژیا سەبەب بووە، دەمانێت هەموو دیوە باشەکانی تەکنۆلۆژیا لە کۆی 4 ڕۆژ لە هایتێکس کۆ بکەینەوە. کەواتە پەیامەکەتان چییە لە هایتێکس؟ بەگشتی ئامانجەکەتان چییە؟ دەتانەوێت چی بە خەڵک بڵێن لە ماوەی ئەم 4 ڕۆژە؟ لە ماوەی ئەو 4 ڕۆژە دەمانەوێت بە خەڵک بڵێن کەوا ئاستی تەکنۆلۆژیا لە بەرەو پێشچووندایە و پێویستە ڕۆشنبیری تەکنۆلۆژیتان بەرزکەینەوە. دەمانوێت بە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێن توانای کۆمپانیای نێوخۆیی لە ئاستێکی زۆر بەرزدایە، فەرموەرم بیبینن، پێویست ناکە پشت بە کۆمپانیای دەرەچی ببەستن و داتا و سەروەت و سامانی ئەو وڵاتە لە ڕێگەی کۆمپانیایکی دەرەچیەوە ببردرێتە دەرەوە. کۆمپانیای نێوخۆییمان هەیە، دەمانوێت
بە کۆمپانیەکانیش بڵێن کەوا گەنجی بەهرەمەندمان هەیە ئەگەر ویستتان بۆ بەرهێنانیان تێدا بکەن یاخود وەکو فەرمانبەر وەریان بگرن گەنجی زۆ بەتوانامان هەیە زۆ جوان لەسەر پێی خۆیان ڕاوەستاون بە پرۆژەی تەکنەلۆژیەوە دەیانێ بێنە ناو بازار هەموو ئەو پەیامانە لە ناو هایتێکس بەردەستن. ئاستی کۆمپانیانی و خۆیەکان چۆنن ئەوەندێک کە ئێوە کاریان لەگەڵدا دەکەن و دەیان بینن ساڵانە؟ لە ئێستادا کۆمپانیا نێوخۆیەکانمان زیاتر بە بەرهەمی بیانی بەشداری دەکەن واتە زانست و زانیاری و دەستیکاری ناوخۆیی کە لە پێشتر دەستیکارەکانیش بیانی بوون بەرهەمەکانیش بیانی بوون وەکو وەرگرتنی وەکالەیەک لە وڵاتەکە و لێرە دیفرۆشن بەڵام ئێستا خۆشبەختانە گەشتینە و ئاستەیەکەوە هەموو کۆمپانیا نێوخۆیەکان بە دەستی کاری نێوخۆیی بەڵام بە بەرهەمی بیانیەوە ئیش دەکەن ئینشاڵڵا لە ساڵانی داهاتوو دەبینە بەرهەمهێنەری تەکنەلۆژیکە بە بەرهەمی تەکنەلۆژی خۆماڵی و دەستی کاری خۆماڵی ئیشکردنی هیوادارین ئەو ئیشی لە بۆ دەکەین ئەو خەمی هایتێکس دەستان خۆش بە زۆر سپاس بە ڕێسترا بەرکەری مەندامی تیمی ڕێکخەرانی هایتێکس لە ستۆدیۆ لەگەڵم بووی بەخێر بێ.